ئەوە کچم بێری چۆنەوە زوو هاتوویتەتەوە؟ ئەوەی ڕاستی بێ باوکی گیان سرم زۆر یێشە. سەرێ بووێشێ بە قوربان. وەڵا نازانم باوکی گیان تۆزی هەستم بە سەرێشە کرد. بەخوا سەرێ ناشێ ئەوە بیری عەبۆکەی. وا مەڵێ باوکی گیان شەرمەکەم. کچێ ڕۆڵە کچی ئێستا کوا شەرمەکە بەخوا بیری عەبۆکەی ئەوە چی عەبۆ دەنگی نییە. باوکی گیان ئەو بەڕێ کەوتووە. دەجەڕەسێکی بەو کە بزانین گەشتۆتە کوێ. ئەلۆ سڵاو چۆنی؟ خۆش بێری جاندڵەکەمە تو باشی؟ باشم سپاس. ئەوە هینە باوکمەوێ قسە و لەگەڵاکە. باش لەوێنە ڕۆڵە وێنە. ئەلۆ باشی کوڕم. دەست مازەکەم ماما تو باشی؟ یاخوا باشی ئەو گەشتوتە دەچوە عەبۆ گیان. وڵا برێمچە لە جێیەکیمە بەس ئەوە ئارد و عاسمانم لێ دیارە چیا و عاسمان. کوڕە بەم ماتیقەیە بە هەمووی هەر شاخە و داخە و ئاسمان دیارە. ئەزانین چۆنە هەر بە جادە قیرەکە وەرە ئەم دوو شاخەکەیە. الله 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 يا ستار 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 ماما داوە لێ بوون دەکەمەوە سیارەکەم عاتڵ بوو دوای تەلەفۆن لێ دەکەم. باشە دەیخوا حافیز کوڕم. ها کچم. باوکی گیان چی وت؟ بەخوا کچم هەرچەند سەرە هێنم و سەرە بەم ئەم کوڕە لە کوڕێکی ساختە چی ئەچێت؟ عەقڵم نایبڕێ بێ بۆ ئێرە لەواچی ئێستش لە شار بێ بەرەو ئێرە نەهات بێ. وانە باوکی گیان بەخوا من یەک ساڵە ئەو کوڕا ناسم درۆشتی وا ناکە زۆر ڕاستگۆیە. ئاخری خێر بێ کچم ئاخری خێر بێ.